دیارە ئەو ئەجەلە نووسرایە جا ئینشاءالله بەڕێزی شت وەکو ئێمەوە لە ژیاندای ڕاستە کەومەڵمان ڕۆیشتینە بەڵام دەبی ئێمە ئارامگر بین و بە تایبەتی گەنجێکی ئازیزی وەکو جەنابەت ڕەشنبیر و ڕۆشەفیقی دەبی لە ئێستاوە ئەو ئەرکە پیرۆزە بگرێت دەست کە دەبێ دڵنەوایی کار لە بۆ ئافرەتەکان بە تایبەت لە بۆ خوشکانمان تۆ لەبەرەوەی الرجال قوامون على جەناب تۆ کەسێکی تێگەیشتووی دڵنیام لەوەی کە ئێستا زۆر دڵخۆش بوو کەوها ئەتبینم ئارامی یعنی بەڕاستی ڕەنگە مەسەلە پێشترەوەها فکرم نەکردایە جا ڕاستە ئێستاشە تۆ من یەکەم جارە بینی دڵناسی بەڵام ئەمن هەر وجدانە وای کردیان و دڵنیاشم لەوەی ئارامی زیاتر بەسەردا ئەبارێ و دڵنیاشم لەوەی کە ئەتۆ لەو شۆوە لەو کاتی لەو ئێستایەوە خی پەروەردیگار مەلائیکەتی ڕەحمەت لە بۆ دڵی خانەوادەکەتان ئەنێ ئینشاءالله و پاشان مژدێنێکەشم ئەوە بی کە ئەوانە لە بەهەشتن بەڕاستی یعنی ئێمە دەبی وا گومان بین هیچ گومانیشی تێدا نیە کە ئەوانە ئێستا گەیشتینە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و ئێستا ئەوان پەشیمان نینە ئێستا پێیان برین بە مامۆستای بەڕێزی مەرحومی و دایکی بەڕێزتان و ئەو دوو خوشکە بەڕێزانە پێیان بڵین وەرنەوە دنیاە دڵنیا بن لەوە ئەوان ناگەڕێنەوە